بڵێ خۆشەویستان دەچین لای چەورەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆ ماس بارەپات تاقیکردنەوە گشتەکانی قۆناغی 12 ئامادەی و وەروەها شێوازی مامەڵەکردنێکی دروست و تەندروست لەگەڵ خوێندکارەکاندا بۆی کە بتوانن لەنەو تاقیکردنەوەکاندا سەرکەوتن بەدەست بهێنن. ئەمە دوا هەل دوا چانسی خوێندکاران دەبێت بۆ ئەوەی کە بتوانن لە زانکۆ و پەیمانگاکاندا بخۆیان بتوانن چارەنووس دەگە خودت داهاتوویەکی باشیان هەبێت. پێوەرەکانی هەڵسەنگاندنی تاقیکردنەوەکان بە گشتی چین خوێندکاران ئامادەن لە ڕووی دەرونی لە ڕووی معرفیشەوە بۆ ئەم تاقیکردنەوە بەستە میوانداری زۆر بەڕێز ڕزگار حەسەن دەکەن کە بەڕێزیان نووسەرن لە بواری پەروەردەدا و ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن. مامۆستا سڵاو لێبێ زۆر بەخێر بیت. سڵاو زۆر سپاسانەکەم. زۆر سپاس. ئەمڕۆ تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەی دەستی پێکرد. جا سەرەتا ئەمەوێت تێڕوانینی بەڕێستان بۆ ئەم تاقیکردنەوانە بزانین بۆی کە ئەم ساڵ خوێندکار تایبەتی قۆناغی 12 ئامادەی با کۆمەڵێک معاناتی جیاواز لە تێپەڕێم تایبەتی ڕاگررتنی خوێندن بۆ چەند مانگێک لەگەڵ ئەوەدا کوی ئەو زۆرفی کە لە ئێستا هەرێمی کوردستان پێیدا تێدەپەڕێت خوێنەوەیتە بۆ تاقیکردنەوەکانی ئەم ساڵ چۆنە؟ سەرباری بوونی کۆمەڵە ئەلەنگەری زۆری ڕێگری زۆر لە بەردەم پرۆسی خوێندندا بەهۆی ئەو دۆخەنە تەندروستی کە لە ناو هەرێمی کوردستانە دووچاری پرۆسی خوێندن ببوو. بەڵام خۆشبەختانە ئێمڕۆ دوایەمین یەکەمین ڕۆژی تاقیکردنەوە و دوایەمین پرۆسی تاقیکردنەوەی لە هەرێمی کوردستانە کە تاقیکردنەوەکانی 12 ئامادەی بە یەکەمین تاقیکردنەوە کە تاقیکردنەوەی زیندەوەرزانیە حیا دەست پێ دەکات. خۆشحاڵین بۆ قۆناغی زانستی. بەڵێ خۆشحاڵین بڕوامان وایە کە ئەم تاقیکردنەوە هەلێکی باشە بۆی کە بتوانن قوتابیان سەرباریەوەی کە وەکو پێویست لە ڕاستیە بە تایبەتی لە سنووری بەڕێوەبەتی گشتی سلێمانیە نەمانتوانیوە دەستەبەری دۆخێکی پەروەردەیی گونجاویان بۆ جێبەجێکەین. بەڵام لە کۆتاییدا ئەو پرۆسی کە پرۆسی هەڵسەنگاندنی 12 ئامادەیە گەیشتە نەتیجە و یەکەمین تاقیکردنەوە لە ئیمڕۆ دەستی پێکرد. بڕوامان وایە ئینشاڵڵا هەر لەم سنوورا دەتوانین ئاستێکی باش نیشانی بەڕێوەبەتی گشتی پەروەردەکان و وەزارەتی پەروەردە بدەین. بەڵێ بەگشتی ئێمە لە سلێمانیش و لە هەرێمی کوردستانیش ئەم دۆخە بۆ خوێندکار بۆ ئەم ساڵ بڕێک قورس بوو تایبەتی وەکو بەڕێز باس لەوەکە بۆی ئەو ئاڵنگاریانی کە بەگشتی هەرێمی کوردستان پێیدا تێپەڕی. قۆناغی 12 ئامادەی قۆناغێکی هەستیارە قۆناغێکە هەمومان پێیدا تێپەڕێنێت بەشێکی زۆرمان کە ئێزان و پەیمانگامان تاوا کرد بە قۆناغی 12 ئامادەی تێپەڕین سەنگە قۆناغێکی هەستیار و قۆناغێکی بەڕاستی بۆ خوێندکار توانین بڵێن سترێسێکی زۆری هەیە. جا خوێندکار لە ئێستادا لەم ژینگەی ئێمەدا هەرێمی کوردستاندا تایبەتی لە ڕووی دەرونیەوە تا چەندێک ئامادەیە بۆی کە بەشداری لە تاقیکردنەوەیەکی ئاوادا بکات. ئایا تاقیکردنەوەی قۆناغی 12 ئامادەی بەڕاستی ئەو قۆناغە هەستیارەیە خوێندکار بۆ شەوازە سترێس بکای خۆ بۆ شەوازە بکەوێتە دۆخێکی دارونی جیاوازەوە؟ لە ڕاستیە ئێمە بە جیاوازی ئەو شارانی کە ئێستا لە ناو عێراقا هەیە ئەم چۆن محافظەیە کە ئێستا ئێمەگە بەراوردکاری بکەین ئەو دۆخی کە ئێستا بۆ قوتابیان دەستەبەر کراوە بەڕاستی لە ئاستێکی ئەجگار پرۆفیشناڵە یعنی واتە ئامادەکاری هۆڵەکانی خوێندن ئامادەکاری ئەو پرسیارانی کە دێتە بەردەست قوتابیان بە ئاستێکی ئێجگار کوالەتی بەرز کە ڕێگری کردووە لە هەر جۆرە دزەکردنێکی پرسیاریان غەشکە لە ناو پرۆسەکانی خوێندنە لە هەندێک لە شوێنەکانی تر ئەکرێ هەبێت. بەڵام لەم چەند ساڵی ڕابردووە هەموو ئەم پێویستیانە یان هەموو ئەم دابینکردنی ئەم پێویستیانە وای کردووە کە بە ئاستێکی ئێجگار باش پرۆسەی تاقیکردنەوەی 12 ئامادەیی بتوانین ئامانجێکی باش نیشانی بەڕێوەبەتی گشتی و سەرجەم وەزارەتەکان بین. وە قوتابیان دەبێت دڵخۆش بن بەوەی کە ئێستا هۆڵەکانی تاقیکردنەوە لە دۆخێکی ئێجگار ئارامە دەتوانن ئامادە بن و پێویستەکانیان بۆ دەستەبەر کراوە و دەستەبەرکردنی پرسیارەکان لە کاتی خۆیان و ڕێگریکردن لە هەر جۆرە دیاردەیەکی نەشیاو کە ئەمە لە ڕاستیە هەمووی دەستکەوتە کە بەڕێوەبەتی و وەزارەتەکان توانیان دەستەبەریکەن بۆ ناو پرۆسەی تاقیکردنەوە هەڵسەنگاندنی 12 ئامادەی. بەڵام سەرباری ئەمە دەبێت قوتابی خۆی بۆ خۆی لەو دۆخە شڵەژانی کە خۆی بۆ خۆی دروستی دەکات یا هەندێک جار لە ڕێگەی خێزانەکانەوە دەهێنە بەرچاوی قوتابیان نمایشی دەکەن کابێ قوتابی دەستنی شانکراوە یان پێی وتراوە کە دەبێت تۆ لە 12 زانستیە دوایەمین هەلی خۆتاقیکردنەوەتەوە ئەبێ ئەو ئاستی کە ئێمە تۆ محمان هەیە بۆ تۆ دەستەبەریکەی. نەخێر بێگومان قوتابی لە ڕابردووە لەوەی کە لەناو پرۆسەی پەروەردە لەناو پرۆسەی خوێندنا بووە هەموو ساڵەکانی خوێندن لەناو تاقیکردنەوەکانە ئامادەی هەبوو جۆرەکانی
هۆڵەکانی تاقیکردنەوە جیاواز بوون لە قۆناغەکانی تاقیکردنەوە جیاواز بوون هەموو ئەم ئامادەی قوتابی بۆتە بەشێکی ئێجگار گەورە لە وەکۆڵی لە خەزنکردن لە ناو فەرهەنگ و دەروون و قوتابیدا کە ئێستا دەتوانێت دوانزەی زانستیە کاری لەسەر بکەوە ئەتوانێت ئیشی لەسەر بکەوە ئەتوانێت دۆخێکی شڵەژاو بۆ خۆی نهێنتە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە و ئەم تاقیکردنەوە بە هەمان ئەو تاقیکردنەوەی کە لە ڕابردوو بەشداری کردووە سیر بکات. هەڵبەتە قۆناغی دوانزە ئەمی هەستیار قۆناغی دوانزەی وێژەی بێ دوانزەی زانستی بێ هەروها خوێندنگا پیشەکانش بەگشتی کە دەچرە قۆناغی دوانزە و کۆتا قۆناغی خوێندن بۆ هەمیان بەڕاستی ئەمە گرنگە و چارەنووسادی شەتابەتی لە ئێمەدا کە بوو پێوەرە لە زانکۆ پەیمانگاکان وەردەگیرێت. دەمێ بزانم شێوازی دروستی مامەڵەکردنی خێزان لەگەڵ خوێندکەرانی پۆلی دوانزەی ئامادەیدا دەبێت چۆن بێت هەم لە خێزاندا هەم لە مامۆستاکاندا دەبێت چۆن تەعامل لەگەڵ خوێندکاراندا بکەن بۆی کە بتوانن لە ڕووی دەرونیەوە ئارام بن هەم بتوانن لە تاقیکردنەوەکاندا سەرکەوتوو بن. گرنگترین شت خێزانە بێ هەماهەنگی هەبێ لەگەڵ قوتابخانەکان و مامۆستایاندا و هەسەنگاندنی هەبێ بۆ ئاست و لێهاتووی قوتابیەکە و دەستنیشانی لێهاتووی قوتابەکەی کرد بێ بۆ مستەوەی کە لە خودی قوتابەکە دەستەبەر کراوە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە. پاشان ئەم پێشبینەی کە ئەم کە دایک و باوک تەسەورێکا بۆ قوتابیان نابێ بیکاتە بنەمایەکی ئەساسی کە قوتابی ئەبێت لە پێناویدا کۆششکە بەڵکو قوتابی ئەبێت لێهاتووی خۆی لە بەرچاوگرێ ئارەزووی خۆی ئەوەی کە ئارەزووی دەکات دەستەبەریکە ئەم دوو خاڵە کە قوتابی کاری لەسەر کرد وە دایک و باوک هەماهەنگ بوون لەگەڵیدا و دەتوانێت قوتابی بگاتە ئەوەی کە ئەو تموحی کە هەیەی بەڵام ئەبێ ئەمەش ئەوە لەبیر نەکەین لە ئێستاە پرۆسەی کۆتایی هاتنی دوانزەی ئامادەیی واتە بەدەستێنانی نمرەکانی دوانزەی ئامادەی جگە لە هەلی بەشداریکردن لە ناو زانکۆ پەیمانگا حکومەکانە هەلی خوێندن لە زانکۆ پەیمانگا ئەهلەکانشە دەستەبەرە یان هەلی دووەمی خوێندن لە ناو زانکۆ پەیمانگا ئەهلەکانشە دەستەبەرە و هەمووشمان باش دەزانین جگە لە کۆمەڵی زانکۆی دیاریکراو کە بۆکۆ زانکۆ پزیشکەکان و هەندەسیەکان هەموو زانکۆکانی تر دەتوانین بە کۆنمرێک بەشداریکەین کە ڕەچاوی ئارەزووی خۆمان بکەین ڕەچاوی لێهاتووی خۆمانکەین لە بوارەدا و قوتابی یان فێرخواز یان منداڵ لە ناو خۆیان لە خودی خۆیان جیاوازی و جۆرێک لە جیاوازی هەیە جیاوازی هەیە لە توانە و لێهاتووی لە ناو یەک کەسە واتە لێهاتوویکی تایبەتی هەیە لە بوارێکە لێهاتوویکی مامناوەندی هەیە لە بوارێکی دیاریکراودا سەرباری ئەوە جیاوازی هەیە لە نێوان تاکێک بۆ تاکێکی تر لە خێزانێکدا هەموو ئەمانە ئەگە خێزان لە بەرچاوی بگرێ و ئیشی لەسەر بکەوە لە ڕاستیە دۆخێکی ئارام بۆ قوتابەکە دەستەبەرکەوە نەکەوێتە بەردەم کاریگەری بەڕاستی ڕکلامی هەندێک لەو مامۆسانی کە هەمیشە تاکی دەکەن و قوتابەکەت ئەگەر بێتە لای من ئەوە دەتوانێت کۆنمری زۆر بەرز بەدەست بێنێ چکە لە ڕاستیە ئەم جۆرە لە ڕکلامکردن و خێزانەکان دەکەونە ژێر تەئسیری هەندێک جار بە هەڵادایان بات چکە قوتابەکە خۆی توانە و لێهاتوویکی دیاریکراوی هەیە ئیمکانەتی سعیکردنی بە مستەوایەکە کە ئەتوانێت کۆنمرێک بەدەست بێنێ کە لە ئاستی تموحی خۆیەتی تۆ بۆ خەونێکی بۆ دروستەکەی خاڵێکی بۆ دروستەکەی کە لە نێوی تاقیکردنەوەکانە ئەم تووشی داڕوخانە بێت لە بەشداری خوێن بەژایی تاقیکردنەوە ناکەم چکە ئەو تۆ ئەمە لە دیاوەپی کە تۆ بە کۆنمرەی 98 بێتە دەرەوە بەڵام لە کاتێکا دەبینە کۆنمرەکانی لەو ئاستانیە لە دوایمین تاقیکردنەوەکان بە تایبەتی لە نیوەی دووەمی تاقیکردنەوەکانە قوتابی بە زۆر دەچێت ناو تاقیکردنەوەکان چکە لە ڕاستی تەسەوراتی ئەوەی نەکرێت و تەسەورێت خیاڵیت بۆ دروست کردووە لە ئیمڕۆیە من ئەوەی کە بینیم هۆڵەکانی تاقیکردنەوە لە ئاستێکی ئەجگار لە ئاستێکی ئەجگار بەرزی بکۆڵەی ئەمنیا بوون ینی لە ڕووی ئەوە وە قوتابی لە ڕاستیە بە شێوەیەکی زۆر ئاسایی دەچۆ ناو هۆڵەکانی تاقیکردنەوە و مامۆسایان بە شێوەیەکی زۆر باش ئیستقبالی قوتابیان دەکرد هەموو ئەمانە بنەمای ئەساسین بۆی کە دۆخی شڵەژان ڕوونەدا کاتێک دۆخی شڵەژان ڕوونەدا دەتوانی ئەو ئەساسیاتەی کە لە فەرهەنگی پاشەکەوتی خۆتە لە فەرەنگی پاشەکەوتی قوتابیەکە بە درێژایی ساڵێک کۆی کردوێتەوە بێخاتە سەر لاپەڕەکانی تاقیکردنەوە و ئەو نمرەی کە بۆی دێتەوە نمرەی حەقیقی بێت و دەتوانێت لە ڕێگەی ئەو نمرانەوە کە بەدەستی دێنێ ئەو ئارەزووی کە هەیەی بتوانێت لە یەکێک لە زانکۆ و پەیمانگەکانی خوێندنە بەشداری بکات. ئەوەکێکە لە پرسیارەکان تا چەندێک لای ئێمە کار لەسەر ئارەزوو بەهرەی خوێندکار دەکرێت ئایا خوێندکاران کە لە بەشە جیاوازەکانی زانکۆ و پەیمانگەکاندا وەردەگیرن ئەوە خواست و بەهرەی خۆیانە یاخود بە شێوازێکی ئەشوایی کاتێک کە فۆرمەکە پڕ دەکەنەوە ئیتر بەپێی دەرەجەکانیان لە چ بەشێکدا وەردەگیرێن و چۆن لە ناو زانکۆ و پەیمانگەکاندا ناویان دێتەوە.
لە ڕاستیە ئەمە پێویستی بەوە ئامادەکاری هەیە قوتابی کاتێک دێتە ناو پرۆسی خوێندنەوە لە سەرەتای دەستپێکردنیەوە دەبێ هەستەنگاندنی بۆ بکەی و ئەمە پێدەوتەی هەستەنگاندنی پێشەچی تۆ و پاشان کە دێتە ناو پرۆسەکانی خوێندنەوە دواتر مامۆستا دەبێ دەستنیشانی ئامانجی بۆ بکات بڵێ ئامانجی دیاریکراو لەناو پرۆسی خوێندنە بۆ ساڵێکی خوێندن بریتە لە فێربوونی کۆمەڵەوانی دیاریکراو لە ناوانەکانە پلەبەندی جیاواز هەیە هەموو ئەمانە کاتێک مامۆستا قوتابی هەماهنگیان هەبووە ئامانجیان بۆ دەستنیشان کرا و قوتابی ئەتوانێت ئەو کاتەکە دیکاتە دوانزەی زانستی تەنها بە دوی پلەبەندە بەرزەکانەوە نەبێ بە دوی ئارەزۆکانی خۆیەوە بێ و دەستنیشانی و تەکیدی لەسەر لێهاتووی خۆی کرد بێ واتە لێهاتووی خۆی ناسان دەبێت ئێمە هەمومان دەزانین بۆ ناساندنی لێهاتووی هەر کەسێک پێویستی بەوە هەیە خۆی بۆ خۆی خودەسەنگاندن بکە و لەلایەن خەڵکانی پسپۆر و شارەزاییش و هەسەنگاندنی بۆ بکرێت لە بوارە جیاوازەکانی لێهاتوویانی لێهاتووی لە بواری مۆزیکا لێهاتووی لە بواری خودیە لێهاتووی لە بواری بڵێن ئاستی زانستی دیاریکراو بە ماتماتیک ئاستی زانستی دیاریکراو بە پەیوەندی کۆمەڵایەتەکان هەموو ئەمانە ئاستی زانستی و زیرەکی جیاوازن و ئینسان ناتوانێت لە یەک کاتە هەموو ئەمانە دەستەبەر بکات ئێمە دەبینین لە ناوەندەکانی بازارە خەڵکی ینی کەمتر خەڵکی بڕۆنامەمانەیە خەڵکی بێ بڕۆنامەشمان هەیە یەکشن لەوانی کە لە ناو پرۆسەی بازرگانیکردنە خەڵکی سەرکەوتون ئایا ئەمە دەتوانین پێیان بڵێن ئەمە خەڵکی ناسەرکەوتوو هەمانە خەڵکی خاوەن بڕۆنامەی ئێجگار بەرزە بەڵام نەیتوانێت لە ناو کۆمەڵاتەکانە کاریگەری هەبێت یان ئاستە زانستەکەی خۆی ببەخشێ بە خەڵک کەواتە ئێمە کاتێک هاتین بە هەماهەنگی لە نێوان پرۆسە ناوەندەکانی خوێندن و مامۆستا و قوتابیە ئامانج بەندەستنیشان کرد بێگومان قوتابی ناکەوێتە هەڵەوە و کە سوکاری قوتابیش ئەو ئامانجیان بۆ ڕوون دەبێت کە قوتابەکان دەخوێنێت لە پێناوی ئامانجێکی دیاری کراوە و لێهاتوو قوتابەکەش دەستنیشان کراوە کەواتە لە کۆتاییدا قوتابی دەتوانێت بە شێوەیەکی عەقڵانی یان بە شێوەیەکی ژیرانە دەستنیشانی ئەو ناوەندە بکات کە ئەتوانێت لە داهاتووە لەو بوارەیە لێهاتووی خۆی دەستەبەر بکات. بەڵێ تاقیکردنەکانی دوانزەی ئامادەی کۆتا چانسی خوێندکارە بۆ ئەوەی کە زانکۆ پەیمانگەکان دەنیان بێت خۆ بچنە ئەو بەشەی کە خۆیان دێخوازن و وەکو لێستا دەخوێنەی بۆ دەکەن خوێندکار بەتایبەتی وەکو مستەقبەل و چارەنووسێک سەری دەکەن خوێنی تو لەسەر ئەمە چۆن ئایا تاقیکردنی قۆناغی دوانزەی ئامادەی ئەتوانێت چارەنووسی خوێندکار دیاری بکات یاخۆ پرۆسەکە چۆن دەبینی؟ بێگومان ئێمە ناتوانین ڕەتیکەینەوە بڵێن لە 100% ناتوانێت بەشێکی گرنگی دیاریکردنی چانسی قوتابی لە ڕێگەی بەدەستێنانی کۆنمری کۆتایی دوانزەی ئامادەییە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت بەدەستێنانی کۆنمری دوانزەی ئامادەیی تەنها لە یەک هەلی تاقیکردنەوە دانیە ئێمە دەبینین دەوری دووەممان هەیە ساڵی کەوتنمان هەیە یان بەخشینمان بۆیە قوتابی دەتوانێت بەشداری لە پرۆسەکانی تاقیکردنەوەکە لە ساڵی داهاتووە ئامادەی زیاتر بکە هەموو ئەمانە هەلی زیاتر لە بەردەم قوتابیدا بەڵام سەرباری ئەمە ئێمە وەکو تاکیدم کردەوە کۆنمرە بەرزەکان نەبێت سەرجەمی نمرەکان بەهۆی بوونی هەلی جیاواز ئێستا لە هەرێمی کوردستان واتە هەلی زانکۆ ئەهلیەکان دیاردەی پارالایت لە ناو زانکۆ حکومەکانە قوتابی دەتوانێت ممارەسی ئارەزۆکانی خۆی حەزەکانی خۆی بکات نەک ئەوەی کە بەدوای کۆنمرەی بەرزیە بگەڕێت و ئەتوانێت ئەو شوێنە دەستنیشانکە کە بتوانێت خۆی لێهاتووی تیابێت من دەمەوێت نمونەیەک بە جەنابتان بڵێم ئێمە لە هەرێمی کوردستانە هەلی خوێندنمان بۆ زمانی کوردی واتە تاوکردنی کۆلیژی زمانی کوردی تەنها مامۆستایەتیە وتنەوەی مامۆستایەکی زمانی کوردیە بەڵام دەبینی هەندێک خوێندکار هەر لە زمانی کوردیا کە زمانی دایکی هەمومانە ناوەندیکاندانەوە بۆ هەڵەچنکردنی وشەکان بۆ پێداچوونەوە بە ڕۆژنامەکانە ینی لەو بوارەدا توانیوەتی دەور و کاریگەری خۆی ببینێ کەواتە هەر یەکێک لەو بوارانی کە ئێستا دەستەبەرەکرێ بۆ قوتابی یاوان قوتابی دەتوانێت لە ڕێگەی کۆنمرەکەی و دەستەبەری کات دەتوانێت بەپێی ئەو لێهاتووی کە خۆی هەیەی کاری تێدا بکات. تا چەندێک لە ئێستادا کردنەوەی زانکۆ پەیمانگە ئەهلیەکان یارمەتیدەر و هاوکارە بۆ خوێندکار بۆی کە بتوانێت لەو بەشەکە خۆی دڵخوازێتی بخوێنێت ئەمە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئاستی زانستی خوێندکار بەرەو پێش بەرە یاخود ئەو خوێندکارانی کە بەشێک تایبەتی خوێندکارانی کە پلی دەرەجی بەرز دەهێنن گلی ئەوە دەکەن کە کۆمەڵێک خوێندکار کە بە کۆنمرەیەکی کەمەوە لە هەمان بەشی ئەودا دەخوێنێت ئاستی زانستی ئەو ئاستی معریفی ئەو لە ئاست ئەو پێویستیە جانیە کە ئەو بەشە هەڵی بکرێت تایبەتی بۆ بەشە پزیشکیەکان ئەمە تا چەندێک ڕاستە ئایا کردنەوەی زانکۆ پەیمانگە ئەهلیەکان هەلێکە بۆ خوێندکار یاخود ببێت چاوانە دەبێتە هۆی کەمکردنەوەی بەهای بەشێک لە ئەو بەشە بەرزانی تایبەتی کە بە کۆنمری بەرزەوە پێشتر خوێندکاری وەرگرتووە. ئێمە باش دەزانین ساڵانی ڕابردوو کە هەلی خوێندنی ئەهلی یان پارالایل نەبوو
ژمارەی ئێجگا زۆر لە قوتابیان کە بە کۆنمرەیەکی نزمەوە بوون نانەتوانی بەشداری لە ناو زانکۆ پەیمانگەکانەکەن ناوێن ناهاتەوە واتە ئەو قوتابێ هیچ مافێکی بەشداریکردنی نەبوو لە ناو پرۆسی خوێندندا و نەیتوانیت اختصاص و پسپۆری خۆی دیار دەستنیشان کات ئێمە لە ئێستا ناتوانین هەڵسەنگان دەگەن چکە هیچ بنەمایەکی زانستیمان نییە بۆی کە بڵێن بەپی ئەم بنەمایە زانکۆیکی ئاهلی ئاستی زانستی و فێرکاری قوتابێک بە مستەوایە و لە زانکۆیکی حکومیە بە مستەوایە کەواتە ئەم هەلەی کە چوتە بەردەم قوتابی ئێمە دەتوانین وەکو خۆمان وەکو پەروەردەکاران سوودمەند بین واتە ئەو قوتابێک کە دەچێت ناو پرۆسی خوێندنەوە یان ناو پرۆسی ئەکادیمیەوە ئەبێ ئێمە ئەومان بۆ دروست کردبێت کە خۆی ئارەزووی فێربوونی هەبێت چکە لە ڕاستیە گرنگترین شتەوەیە کە مرۆڤەکە خۆی ئارەزووی هەبێت بۆ خوێندنەوە بۆ متابعەکردن بۆ بەدەداچوون بۆ فێربوون کاتێک ئەمەی هەبوو لە ڕاستیە لە هەر ناوەندێکی ئەکادیمی بێت ئەتوانێت پێشکەوێت ئێمە دەبینین لە دەرەوەی زانکۆ پەیمانگەکان خەڵک هەیە ئەتوانێت ینی پەرە بتوانە و لە هاتووکەی خۆی بدا کەواتە ئەمە لە ڕاستیە هەلێکی باشە و قوتابی لە ڕاستیە لەو سترێسە دەرەکات ئێمە دەبینین قوتابی لە ڕابردووە لە سترێسێکی ئێجگا گەورە بوو دەبواە ئەو کۆنمرەی بەدەست بێنە لە دوجارە وەزارەتی خوێندنی باڵا تهدیدی کرد لە کاتێکە بەدەستی نێنە ئەم ینی وەکو مرۆڤێک ینی تووشی عقدەیەکە بوو کە نەیتوانێت لە ناو پرۆسی خوێندنە بەردەوام بێ یان ئەتوان بڵێن لە قۆناغەکانی خوێندنە فەشەلی هێناوە کەواتە هەلێکی باشە بەڵام هەڵسەگاندن بۆ ئاستی زانستی لە ڕاستیە ئەمە پێویستی بە داتا و بە دواداچوون و ئەو حاڵتە هەیە بەڵام گرنگترین شتەوەیە کە بەڕای من ئەمە مساعید بووە بۆ ئاساییکردنەوەی حاڵی دەرونی قوتابی ئاساییکردنەوە مساعیدە بۆی کە ستێز دەسە قوتابی کەم بکەیتەوە لە ئێستا من کە دەستپێکی یەکەمین ڕۆژی تاقیکردنەوەکانە ینی بە خۆشحاڵی یەکەمین یەکێک لە مناڵەکانی من بەشدارن لە ناو پرۆسی خوێندندا ینی تۆ کاتێک بەیانی هەڵاسی هەلێکی تایبەتی بۆ دەستەبەرەکەی و سوپاسی دەکەی لەوەی کە لە ڕابردوو بە درێژایی چەند مانگی ڕابردوو هەوڵی داوە و پێی دەڵێ کچی من کوڕی من سوپاست دەکەم و هەوڵت داوە من گلەیم نییە لە ئامادەکاری تۆ دەچێت ناو پرۆسی خوێندنەوە ئەم پرۆسی خوێندنە ئەوەی تۆ لە باگراوندی تو لە مشکی تو خەزم کراوە دەتوانێت لە ڕێگەی ئەم تاقیکردنەوە بخێتە بەردەم وەزارەتی پەروەردە و لە ڕێگەی ئەوە وەزارەتی پەروەردە هەڵسەنگاندن دەکات بۆ تحقیقکردنی ئامانجەکانی پەروەردە کەواتە کاتێک تۆ ئەم گفتوگۆیت کرد قوتابی لەوە تێ دەکات تۆ ئەمەلی گەورەت نەیاوە پێی و ناتەوێت ئەوەی کە تۆ تەسەورەکەی ئەو جێبەجێکە ئەو جێبەجەکار نییە ئەو ئینسانێکە لە ڕاستیان سەررجەمی ئەوەی کە خۆی بەدەستێنێ و ئەوەی خۆی بۆ هەوڵی بۆیە خۆی ینی بەرپسەلی تۆ وەکۆڵی تەمەنای بۆکەی بەشێکە لەوەی کە تموحت هەیە وەکو دایک و باوشێک تموحت هەیە و هاوکاری دەکەی و ڕێگەی مناسیبی بۆ دۆزیتەوە خاڵێکی تر کە من بەلام و گرنگە بگورە کە ئەمە درێژەی پێ مەسەلە ئەو اعتقادەیە هەندێک دایک و باوک اعتقادێکیان هەیە بە قوتابیەکان دەڵێن ئەڵێن تۆ شانسد نییە یان شانسد بۆ دێت یان ینی ببوورە بەڵێ یان ئەڵێ هەوڵ بە دوعا بکە شەیتان لێ دوورکەوێتەوە ئەنی ئەم جۆرە لە اعتقادە وا لە قوتابی دەکا اعتیماد نەکاتە سەرخۆی اعتماد نەکاتە سەر کۆکردنەوەی زانست و زانیاری ئێمە دەزانین تاقیکردنەوە بریتیە لە کۆکردنەوەی زانست و زانیاری بە درێژایی ئەو ساڵی خوێندنە و پاشان پاشخانکردنی و پاشان تاکیدکردنەوە و پاشان خستنە ڕووی ئەم قۆناغانەی تاقیکردنەوە قۆناغەکان بریتی نییە لە شانسکردن بریتی نییە لە اعتقادکردن بریتی نیە لە خەونی کە تۆ بۆ دروست کردووە ڕاستە مامۆستا تا چەندێک ئەم زانکۆ پەیمانگە ئەهلیانە ڕێگە خۆشکار دەبێت بۆ ڕێگرتنی خوێندکار لە زانکۆ حکوومیەکاندا لە ڕابردوودا ئەومان بینی پێش چەند ساڵێک پێش ئێستا دەمان بینی کە خوێندکار هەبووە نمری هەفتەی هێنا هەفتاوسی هێناوە لە هیچ بەشێکی زانکۆکاندا نای نهاتۆتەوە بۆی زۆری خوێندکارە و ئەو دەرجە بەرزانێکی هێنراوە بەڵام لە ئێستادا گوێبیستی ئەو دەبین کە لە بەشێک لە هەندێک لە بەشەکانی زانکۆدا لە نمری 60 لە نمری 50 خوێندکار وەردەگیرێت ئەمە هەلێکی باشە بۆی کە بتوانن زۆرترین خوێندکار لەناو زانکۆ حکوومیەکاندا ناویان بێتەوە پێم وایە لە 2 ساڵی ڕابردوو یا زیاتر لە 2 ساڵی ڕابردوو زانکۆ و پەیمانگا حکوومیەکان زۆرترین هەلی خوێندنیان داوە بە خوێندکاران واتە لە هەموو ئاستە جیاوازەکان پەیمانگا زانکۆ وایان کردووە کە لە سەدا ئەنی 98 بۆ 100 قوتابیان بەشدار بن و هیچ ڕێگەیان یەک ڕێگەیان ڕێگرییان نەکردو لە بەردەم بەشداریکردنی خوێندکار بۆ کۆنمری بەدەستێنێ لە ناو پرۆسەی خوێندندا بەڵام ئەوەش بزانین ینی ئەوەش هەیە کە خوێندنی ئاهلی یان کەتی تایبەت ئەمە هەلێکە بۆی قوتابی خۆی بە ئارەزومەندانە لە دەرەوەی دام و دەستگا حکوومیەکان بچێتە ناو ئەو زانکۆانی کە خۆی دەیەوێت تایە لێهاتووی خۆی تیا پەرە پێ بدە من هەر ڕام وایە مساعیدێکی گەورەیە و ئەتوانێت سترێس کەم کاتەوە و لە ڕاستیە ئەتوانێت لێهاتووی قوتابی پەرە پێ بتا بەپی ئارەزووی خۆی
زانکۆ پەیمانگە ئەهلیەکان. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ڕزگار حەسەن نووسە لە بواری پەروەردە سپاس بۆ سپاس بۆی کە لە بانی ئەمریکا کوردستان لەگەڵ ئێمە ئامادە بوویت. سپاسانەکەم زۆر بەخێر بێت.